گرەبان ئەو لادێک دەی کە گوڵاو بۆ فەڕەنسا دابین دەکات. کاتێک باسی بۆن و مارکە بەناوبانگەکان دەکەین، وڵاتی فەڕەنسا دێتە ناو بابەتەکەوە، چونکە هەموو جیهان چاویان لەسەر ئەو وڵاتەیە بۆ بۆنی خۆش، و بۆنی فەڕەنسی لە گران باترین بۆنەکانی جیهانە. بەڵام لادەیەکی کوردستان کاریان دروستکردنی گوڵاو و بۆنە و ساڵانە ڕێژەیەکی زۆر گوڵاو ئەناردەی فەڕەنسا دەکەن. لادەی گرەبان سەربەپارێزگای کرماشانە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەم لادەیە لە ناو ماڵپەڕەکانی وڵاتی ئێراندا بە پارچەیەک لە بەهەشت ناو دەبرێت، چونکە تەلارسازی ماڵ و بیناکانی ناو ئەم لادەیە لەسەر شێوازی ڕووسیە، باخچەکانیشی لەسەر شێوەی کوردین و خەڵکەکەی میێرەبان و میواندۆستن. کاری سەرەکی ئەم گوندنشینە کوردانە بەخێوکردنی سەدان جۆر گوڵ و گیایە. لە کۆمەڵێک کاتی تایبەتی ساڵدا گوڵاو لەو گیا و گوڵانە دەگرن. بۆی تایبەتمەندیەکانی ئەم گوندەوە ڕۆژانە سەدان گەشتیار سەردانی دەکەن، نەک تەنها بەهۆی گوڵ و گوڵاو و خانوە جوانەکانیەوە، بەڵکو بەهۆی ئەوەی کە ئەم گوندە بنکەیەکی گەورەی پیرانی ئاینی یارسانە. لەوێ کۆمەڵێک مەزارگە هەیە کە بە وەجاخی پیران ناو دەبرێت. لە 7 ڕۆژی هەفتەدا 6 ڕۆژ نان خواردن بۆ گەشتیاران لەو وەجاخانەدا خۆڕاییە، جگە لە ڕۆژی هەینی. گەشتیارەکان دەتوانن نەچنە ناو هۆتێلەکانەوە، چونکە کوردەکانی ئەوێ دەرگایان بۆ میوان هەمیشە ئاوەڵایە. لە تەواوی وڵاتی ئێراندا گوندی گرەبان پلەی یەکەمی هەیە لە دروستکردنی گوڵاودا. ئەمە وای کردووە ژیان لەو گوندەدا بۆن خۆش و جیاواز بێت. بەپێی سەرچاوەکانی وڵاتی ئێران ئەم گوندە خاوەنی مێژوویەکی دێرینە. چەندین بەرد و ئاساری کۆن لەوێ هەیە کە بە خەتی بزماری نووسینیان لەسەر نووسراوە. خەڵکی وڵاتی ئێران بە ڕێژەیەکی بەرچاو گەشت بۆ گرەبان دەکەن، بەڵام جێی داخە کە کەمترین گەشتیاری کورد لە ناوچەکانی تری کوردستانەوە ڕوو لە گرەبان دەکەن، بەهۆی ئەوەی کە ناوبانگ و جوانی ئەم گوندەیان هێشتا پێ نەگەیشتووە. ئایا پێت خۆشە لە کاتی گەشتی وڵاتی ئێراندا سەردانی گرەبان بکەیت؟